ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین و پرسیاری زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز فەرهاد علادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق ڕاستە و خۆل لە شاری لەندەنەوە لەگەڵماندایە. کاک فەرهاد سڵاوتان لێبێ، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. خوێندنەوەتان بۆ دۆخی عێراق چییە؟ ئایا لە هەڵبژاردنەوە تا گەیشتە شەڕ و خوێنڕشتن و پێکدادان ئەمە پێمان ناڵێت عێراق نە دەوڵەت بۆ لە ڕابردوودا و نە دەژبێتە دەوڵەت، تەنها بەرژەوەندی زلهێزەکان ئەم قاوغەیان هێشتۆتەوە؟ سڵاو کاک حاکم و سڵاو لە بینەران. عێراق دەوڵەتە بە حکمی قانونی بەبێ ئەکیدی و ئەندامە لە ئەمم متحیدە، جا هەر وەسفەی تری بۆ بکەی ئەوە لە قانونیەتەکەی ناگۆڕی، بەڵام بڵێ دەوڵەتێکی دەتوانی برێ ئێستا خاتۆتە ڕیزی فیل ستیت کە دەوڵەتێکی فەشەلی هێناوە لە حکومڕانی و ئەو وەزعی ئێستا کە لەبارە بە شێوەیەکەکەوە وەکو وڵاتێکی سەرکەوتوو حسابی بۆ ناکرێ و ئەکیت ئەو وەزع سیاسی ئێستا هەیە وەزعێکی زۆر نالەبار و زۆر ناجێگیرە و خەتەریشە بۆ هەموو دانیشتوانی عێراق لە باکوور تاوەکو باشوور کە ئەوەی دەیبینین لە بەرچاوانە. زۆر باشە، با لەوە گەڕێن عێراق لە نەتەوەیە گرتوەکان ئەندامە ئەوانە بۆ خۆ دەزانی ماوەی مانگێکە دام و دەستگاکانی عێراق بەهۆی لایەنگرانی سەدرەوە بە تەواوی ئیفلویچ بوون، بەڵام سەدر بە یەک کاتژمێر کۆتایی بە هەموو شتێک هێنا. پرسیارەکەی من ئەوەیە، ئایا سەدر پیاوێکی مەزاجیە و ئەوەی کوژرا و برینداریش بوو ئاوچوو یاخود چاوەڕوانی جەولەیەکی تر لە سەدرەکرێ؟ کەس نازانی سید مقتەدا خەریکی چییە و بە تەمای چییە، ئەو بەس خۆی دەزانی، تەنانەت کەسە نزیکەکانیشی زۆر ئاگدار نینە و بە زەحمەتی دەبینن کە بزانن هەنگاوی داهاتووی چییە. بەڵام لێراوەی کە باز دەکرێت سید مقتەدا هەوڵێکی زۆری دا لە دوای انتخابات کە لەگەر تەحالوفی سیانی لەگەر پارتی دیموکرات و تەحالوفی سیادە کە بێوێ حکم بکاتە دەست، بەڵام لە دەستی نەهات بەهۆی بوونی لایەنەکەی تر کە زیاتر لە ١١٠ کەس بوون نانتوانی کە پەرلەمان دانیشن بۆی سەر و کۆمار هەڵبژێرن و دواتر حکوومەت تەشکیلکەنەوەش لەبەر بوونی قەراری محکەمەی اتحادی کە تەفسیری مادەی 7 کرد. ئیتر هەوڵی زۆری دا لەگەر لایەنەکانی تر کە بچنە لەگەڵیان بچن، بەڵام سەرکەوتوو نەبوو. ئیترەوە بوو لە ناکاوێک کە پەرلەمانتارەکانی کشاندەوە و بۆ معارەزەی شعبیش کە خەڵکی خۆی هەنا سەرجادە و دواتریش ئێستا بینیمان کە ئەو هەینانە سەرجادێت تونند و تیژی لێکەوتەوەی کە بینیمان دوێنێ شەو. دیار نییە تا ئێستا خۆی پێشتریش ئەعلانی کرد کە گوتی واز دێنم، ئەو ڕۆکەش لە خیتابەکەی گوتی واز دێنم کە بە قسەی مەرجەعەکەی دەکاتن، گوتی واز دێنم، بەڵام پێشتری ژوازی هێناوە و هاتۆتە ساحە تەوەقعیش دەکرێت کەواتە ڕوتی سەدر ڕوتێکی بەقووەتە و خەڵکی زۆری هەیە بە شێوەیەک لە شێوەکان بێتەوە سەر ساحە. بەڵامەوەی ئێستا کە دەبێ ڕووبدا ئایا دیوەکەی تر ئێستا لە دوای کشانەوەی سەدر و لە دوای کۆتایی هێنانی خۆپیشاندان لایەنە سیاسەکانی تر هەنگاوی داهاتویان چ دەبی، ئەوەش ئەو ڕۆبۆمان دەردەکەوی دواتر کە چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەی هەیە. زۆر باشە کاک فەرهاد، بۆ خۆ دەزانی چوارچێوەی هەماهەنگی دۆڕاوی هەڵبژاردنەکانی عێراق بوون و ئێستا سەدریش بە تەواوی لە پرۆسەی سیاسی کشاوەتەوە. پرسیارەکەی من ئەوەیە، دوجار چوارچێوەی هەماهەنگی حکوومەتی دڵخوازی خۆیان و سەر بە ئێران پێک دێنن؟ ڕەنگە حکوومەتی دڵخوازی خۆیان نەبی، بەڵام حکوومەت پێکینان احتیمالی گەلک زۆرە، چونکە حکوومەتی ئێستا حکوومەتی کاربەڕێکەرە و ئەدای ئەو حکوومەتەش کەوتۆتە ژێر پرسیاری زۆرەوە بە تایبەتی لە دوای هاتنە ناوەی تیاری سەدری بۆ ناو پەرلەمان کە ئەوە پرسیاری زۆری لەلایەن خەڵکەوە دروست کردووە کە چۆن وا بە ئاسانی داخلی پەرلەمان بوون، تەنانەت لە ئەو کێشە و بەزمەی دوێنێ شەو لایەنی حکومی غیابێکی تەواوی سوڵتە هەبوو، ئەوەی کەوا کار بەدەست بوو لە ئەحداسەکانی دوێنێ شەو حەشدی شعبی و تیاری سەدری بوون یا سەرایی سەلام بوون
کە پێکدادانەکانیش لە نێوان ئەو دوێ بوو سوڵتەی حکوومەت و دەوڵەت بە تەواوی بزر بوو ئیتر بۆیە ئەگەر ئەو پرۆسەیە بێوێ پێشکەوی دەبی حکوومەتێکی نوێ تشکیل بکرێ جا حکوومەتە سەر بە ئێران باوەڕ ناکەم سەر بە ئێران بی بەڵام لە هەموو لایەک دیارەکەەوە چوارچێوەی هەمانجی خەڵکێکی تێدایەکەەوە دۆستی ئێرانن و ئەوانەش ڕۆلی گەورەیان دەبی لە حکوومەتی داهاتوو. باش کاک فەرهاد هەر دوای ڕاگەاندنەکەی سەدر من دەمەوێت بزانم چۆن دەڕوانە قسەکانی مالیکی کە دەڵێت دەبێت ڕێز لە شەرعیەت و دەستور بگیرێت لە کاتێکدا خۆی ڕێزی لە ئەنجامی هەڵبژاردن نەگرت. مالکی دیارەکە یەکە لە نایارە سەرسەختەکانی سەدر و ئەو مشکلەی کە ئێستا هەیە زۆری ڕوبەڕووی ئەو دوو کەسە بۆتەوە بۆیە یعنی نامۆنیە کە بەیانەکەی مالکی فەرقیە لەگەر بەیانی هەموو لایەنەکانی تر سەرۆکی هەرێم یونامی سەرۆکی وەزیران هەموو ئەو هادی العامری هەموو ئەو کەسانی کە بەیانیان دەرکرد هەمووی دەستخۆشی لە سەدر دەکەن بەڵام ئەو ڕەخنەی لێدەگری ئەوش دەگەرێتەوە ئەو پاشخانەی کە ئەو دوو کەسە بە ئەساسی کێشەی نێوان ئەو دوو کەسەیەکە ئەو پرۆسە سیاسیەوە ئەفلیز بووە مشکلەی کەوتە ناو و مالکی دیدی خۆیتی یعنی کە بەو شێوەیە تەماشای ئەو وەزعی سەدر دەکات مووقفی سەدر دەکات هەرچی سەدر خۆیەتی و قسەکانی سەدرە قسەکانی سەدر دیارە ئینفعالی بوو زۆر بە تەنانەت کە لە راپۆرتەکەشتان باسی کرد حتا کوژراوەکانی خۆیان بە کەسی جەهەنەمی ناودەنێ ئێستاش بۆیە تەماشا دەکەین کەەوە سەید حازم عەرەجی و تەنانەت وەزیر القائید هاتنە سەرخەت کە بۆ خەڵکی خۆیانی شەرحکەن کە مەقسەدی کوژراوەکانی خۆیان نەبووە مەقسەدی شتیتر بووە پاساو دەهێنەوە بۆ ئەو قسانەی کە سەید موقتەدا کردی چونکە خەڵکەکانی زۆر بەدڵشکاوی گەڕانەوە ماڵ ئێستاکە دوای ئەو هەموو عەزیەت و عەزاب و کوشت و کوشتارێک کە بینیویانە. زۆر باشە زۆر بەڕێز فەرهاد عەلادین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق ڕاستەوخۆ لە شاری لەندەنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵەوان ێوارەتان باش.